ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ سڵاو، من پرشنگ وەکو ئەرکێکی کورد دەنگی خۆم بە بەڵێ ڕادەگەێنم و داواکارم لە هەموو کوردێک، هەموو خەڵکی کوردستان، هەر چوار پارتیسەی کوردستان دەنگی خۆیان بە بەڵێ ڕابگەێنن. دەرباز متەلیب لە مەسیب دادەنیشم، هیوادارم ئەو ڕێفراندۆمە سەرکەوتن بینی، نەجاعەتیش دەینی بە پشتیوانی جەنابی سەرۆک بارزانی. من وەک هاوڵاتێک کە ئەو شەڕی پێشمەرگە و شەڕی و داحشایکرا هەنیم ئەمریکا دەستخۆشی لە نوێنەری بەغدا دەکرد عەبادی، بەس ئایا ئەگەر ئێمە سەربەخۆ باینایە ئەمریکا دەستخۆش لە مەسعود بارزانی دەکرد، بۆیە من ئەڵێم بژێڕێکران ئینشەڵا سەربەخۆی بەرپا دەکرێت. ئینشەڵا ئەو ئامانجێک کە هەیتمان لە ئایندا نەوەکانمان پێدای سرعەت بکەن. من ناوم ئازاد ئەحمەدە، قوتابی زانکۆم. من وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانە دەنگ دەدەم بە بەڵێ بۆ ڕێفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان. داواکاریشم لە هەموو کوردێک کە دەنگ بدەن بە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان، بۆ ئەوەی ئەو خەبات تێکۆشانەی باو و باخی پیرانمان کردویانە و ئەو خوێنەی شەهیدان کە ڕژاوە بە پیرۆ نەچێت و کوردستانەکەمان ئازاد بێت.